سیاستمەداری ئۆپۆزیسیۆنی رووسیا ئیلیا یاشین ڕۆژی هەینی نۆی مانگیدا بە تومەتی بڵاوکردنەوەی زانیاری درۆست سەبارەت بە سوپا بۆ ماوەی 8 ساڵ و نیو زیندانی کرا. ناوبراو لەلایەن دادگای مۆسکۆوە دادگایی کرا لەسەر گرتەیەکی ڤیددیۆیی لە یوتیوب کە لە مانگی 4 ساڵدا بڵاو کرایەوە. تێدا باسی ئەو بەڵگانەی کرد لەلایەن ڕۆژنامەنووسانی ڕۆژئاواوە لەبارەی درڕندەیەکانی رووسیا لە بوچە لە نزیک کیێڤ ئاشکراکرا بوون. گومانی خستە سەر هەڵوێستی کرێملین کە ئەم جۆرە راپۆرتانە وەک تووڕەکردن و هاندان دژی رووسیا هەڵبەستراون. دوای ئەوەی بە زەردەخەنەیەکی ئەلەنگاریەوە گوێی لە بڕیارەکە گرت وتی نیگەران مەبن بەم زوانە هەموو شتێک کۆتایی دێت. مۆسکۆ لە دوای داگیرکردنی ئۆکرینیا لە مانگی دوودا سەرکوتکردنی ناڕەزایەتە گشتیەکانی چڕتر کردوێتەوە. زۆرینەی کەسایەتی دیارەکانی ئۆپۆزیسیۆن لە زیندانیان لە دەرەوەی وڵاتن. چەند ڕۆژێک دوای لەشکرکێشیەکە یاسایەک دەرچوو سزای زیندانیکردنی تا 15 ساڵی داناوە لەسەر بڵاوکردنەوەی زانیاری ساختە سەبارەت بە سەربازی. ماریا ئایسمۆنت پارێزەری یاشین ڕێگەیاندووە تانە لە سزاکە دەدەن کە سزاکە درێژترە لەوەی چاوەڕوان دەکرا. داواکارانی گشتینەیان سەلماندووە ئەو زانیاریانەی گەیاندویانە درۆ بووە یان بە ئەن قەس هەڵە بووە یان پاڵنەرەکەی وەک دەڵێن ڕق و کینەیەکی سیاسی بووە. یاشین لە تۆڕی کۆمەڵایەتی تەلەگرام پۆستێکی کرد و داوای لەلایەنگرانی کرد کە بەردەوام بن لە دژایەتیکردنی شەڕی ئۆکرینیا. نووسیوێتی هیچ هۆکارێکمان نییە بۆ ئەوەی دڵتەنگ بین. هاوڕێیان من و ئێوە لەم دادگاییکردنەدا سەرکەوتنمان بەدەستهێناوە. یاشین لە کاتی شەپۆلی ناڕەزایەتیەکانی دژ بە کرێملین لە ساڵانی 2011 و 2012دا ناوبانگی دەرکرد. ئەلەکسی ناڤالنی سەرۆکی زیندانیکراوی ئۆپۆزیسیۆن لە پۆستێکدا لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر کە لەلایەن تیمەکەیەوە لە دەرەوەی وڵات بەڕێوە دەبرێت ڕخنەی توندی لە بڕیارەکە گرت و بە شەرمەزاری و دەرچوون لە یاساناوی برد. لەبارەی هاوڕێ و هاوپەیمانەکەیەوە نووسیوێتی رووسیا ئازاد دەبێت و ئێوەش ئازاد دەبن. جولیا پێترۆڤا لە نێو ئەو لایەنگرانەدا بوو کە لە دەرەوەی دادگا دروشمی ئازادییان دەگوتەوە. چی بڵێم؟ پێویستە بەڵێن بە هەمووان بدرێت پێش ئەوەی ئیلیا یاشین حکومەکەی تەواو بکات. ئەم دەسەڵاتە زۆرتر کۆتایی دێت یان وڵاتەکەمان بەردەوام نابێت. یاشین لە ساڵی 2007 بە سەرۆکی ئەنجومەنی ناوچەیەکی مۆسکۆ هەڵبژێردرا و ڕێگری لە خۆکاندیدکردنی بۆ پۆستی باڵاکراوە. ڤلادیمیر پۆتن سەرۆکۆماری رووسیا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا سەبارەت بە دۆسیەکە پرسیاری ئەوەی لێکرا ڕاگەیان پرسیارکردن لە بڕیارێکی دادگا قوبوڵکراو نییە.